خۆشەویستانی کوردسات سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانە بەرنامەیەکی تری پانۆراماتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیشدا ڕۆڵی کاریگەر و دیاری هەیە. لە ئێستادا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێتی بە فراکسیۆنێکی تۆکمە و بەهێز سەرقاڵی بەدەستهێنان و داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و لە پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە لە ڕگەی ژمارێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە لە هەوڵی ئەوەدایە کە بتوانێت مافەکانی خەڵک بەدەست بهێنێت. لا یاد یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەموو ئەو کەسانەی کە دەنگدەر و لاگری یەکێتی نیشتیمانی کوردستانن داواکاریان لە یەکێتی و لە ئەندامانی پەرلەمانی یەکێتی چییە لە عێراق و هەرێمی کوردستان؟ پێویستە چی بکەن؟ چیان کردو بۆ خەڵک؟ چۆن داکۆچیکاری خەڵکن؟ ئایا بەرگریکاری دەسەڵاتن کە هێزەکەیان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری حکوومەتە یاخود بەرگریکاری مافی خەڵکن؟ لەکوێ لە خەڵک دابڕاون؟ هەمووانە گفتوگۆی لەبارەوەکەین با میوانداری هەرێک لە بەڕێز مەریوان نادر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێربێن کاک مەریوان. وا بڕیارێکەویشتر بەڕێز هاوڕێ بەلاستار دامی پەرلەمانی کوردستان بگاتێرە هەروە لەولێرەوە بەڕێز کاروان گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەگەڵمان. کاک مەریوان سڵاو لێبێ. سەرەتا منەمەوێت لە بەڕێستان کەرکووچین و سەنگ و قورساییەکی گەوری یەکێتی لە کەرکووکە. ئێوە چیتان کردو بۆ مەلەفی ئەمنی لە کەرکووکە وەکو یەکێتیەکان مەلەفی ئەمنی هەڵبەتە فرەڕەهەندە بۆ خزمەتکردنی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کوردستان. ئەم کاتی بەڕێستان باش و ئەم کاتی هەموو بینەرانی کوردسات باش. پێشی پێم خۆشە بە بۆنەی یادی 45 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پیرۆزبایی لە تەواوی هاوسەرۆکانی یەکێتی سەرکردایەتی یەکێتی بە شێوەیەکی گشتی و تەواوی کادران و ئەندامان و لایەنگران و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم خۆشی پیرۆزباییان لێ بکەم لەبەرەوەی ئەم یادا یادێکی مەزنە ڕاستە یادی نامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام بەدڵنیاییەوە ئەتوانین وای دابنین ئەم یادایادێکی گرنگە لە مێژووی با بڵێن ڕزگاری خوازیینەتەوەی گەلی کووردا لە بەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای سەرهەڵدانیەوە توانی مێژوویەکی زۆر جوان بۆ ئەم وڵاتە تۆمار بکە و هەموو دەرەنجامەکانی سەرهەڵدانی شۆڕشینێ و یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەنجامەکانی هەمووی لەسەر ساحەی سیاسی کوردستان و لە مێژووی کوردستانە بوو بە دەستپێکی گرنگ ڕنگدانەوەی هەبوو دەستکەوتی زۆر گەوری بە دوای خۆیان هێنا بۆیە جێگەی خۆیەتی لێرەوە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان بکەین بە بۆنەی یادی 45 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. بگەڕێمەوە بەلای جەنابەت بۆ باسکردنی تەوەرەکەمان. خۆتان نەزانن ئێمە ئەم خولەی پەرلەمانی عێراق چوارەمین خولی پەرلەمانی عێراق ئێمە لە سەردەمانێکە هاتینە ناو هەڵبژاردن کەرکووک و ناوچدابڕاوەکان با بڵێن کێشەیەکی ئەمنی قوڵا تێپەڕی. ئێمە زیاتر لە نیوەی خاچ کوردستانمان لەدەستدا بوو. خەڵک تووشی بێهیواییەکی ئەجگار زۆر ببوو. کورد تووشی نسکۆیەکی گەورە ببوو. یەکێتی نیشتیمانی کوردستان لەبێوە شانی دایە بەر ئەرکێکی زۆر قورس بۆ ڕووبوونەوەی تەواوی ئەو قەیرانانی ڕووی لە کەرکووک و ناوچدابڕاوەکان کردبوو بە تەحەداوە هاتە مەیدان کە بەشداری هەڵبژاردنەکانی کرد لە کاتێکە ئێمە هێزی ئەمنیمان لەدەست نەبوو و پاراستن ئیدارە هیچ شتێکی کەرکووک و ناوچدابڕاوەکان لە ژێر دەستی کوردان نەبوو بگرە ئێمە بە چاوی کورد بە چاوی دۆڕاوی شەڕ تەماشاگرە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەوەی کە لە پێناوی خەڵک دامەزراوە و لە پێناوی خەڵکا تێکۆشێ وەسیلەیەکە بۆ بەدیهاتنی ئامانجە نەتەوەیەکانمان ئامانجە دیموکراسیەکانمان و وەسیلەیەکە بۆ بەدیهاتنی خواستەکانی خەڵکی گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی. بۆیە لە هەموو بارودۆخەکانە هەرچەند ئەگەرە و بارودۆخانە بارودۆخی زۆر قورسیش بوو بێتن شانی داوەتە بەرە و ئەرک و بەرپرسیارەتە مێژوویە و هاتوۆتە مەیدان. بۆیە ئێمە لە سەردەمێکا بەشداری هەڵبژاردنمان کرد دۆخی ئەمنی شارەکە زۆر ناجێگیر بوو. گەنجی کورد لە شارەکە ڕوبەڕووی لێپرسینەوە بوو، ڕوبەڕووی تەعەدا ئەبووە، ڕوبەڕووی سزە ئەبووە. هاوکات خۆتان نەزانن هێزە عێراقیەکان
ڕاستە بۆ یەکلایکردنەوەی مەلەفە ناوخۆیەکانی خۆی سوپای عێراق سوپایەک بووە ئەتوانین بڵێن لە سەردەمی بەعسا سوپایەکی دڕندە بووە تەنانەت ئەگەر بەراوردی ئەم سوپا تازەیەش بکەین لە ڕوبەڕووبوونەوەی داعش نەیتوانی بۆ ئیرادەیی پێشمەرگە ڕوبەڕۆی تیرۆر بووەوە ئەو ڕوبەڕووی بێتەوە بۆیە هەم بۆشایی ئەمنیە هەبوو لە کەرکووکە کە بەردەوام چالاکی هێزە تیرۆریستەکان داعش و ئەمانە هەبوو و هاوکاتیش ئەم هێزە بۆ خۆی لەبەرەوەیەک و پێشتر باسم کرد بە چاوی دۆڕاوەی شەڕەوە سێری کوردیانە کرد مامەڵەیان باش نەبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان شانیدایە بەر ئەم ئەرکوبەر پرسیارەتە ئێمە ڕۆژانە ئەبوایە مخاتەبەی سەرۆکایەتیەکانی عێراقمان بکردایە وەزارەتە پەیوەندیدارەکان لە پێناوی دۆخی ئەمنی کەرکووک. ئەمە لەلایەکی تر خۆتان نەزانن کەرکووک و نەچدا بڕاوەکان هەمیشە شوێنێکی گەرمی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە بەردەوام شانی نووسوی چەکدارانی داعش و چالاکیەکانی چەکدارانی داعش زیاترەکەوێتە ئەو منتیقانەوە. ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام هاتووینەتە مەیدان بۆ پارێزگاریکردن لە ئەمنیەتی خەڵکی ئەو ناوچانە و پاراستنی ئەمنیەتی شارەکە و هەر لە خانەقینەوە هەتاکو شنگال ئێمە ئەم پرسەمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق باس کردووە کۆبوونەوەمان تایبەت بە پرسی ئەمنی کردووە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران و کاتە عادل عەبدولمەهدی بوو و لەگەڵ جەنابی سەرۆکۆمار و لەگەڵ لەناو پەرلەمانە بەردەوام ئەم مەلەفەمان جوڵاندە و کارمان پێ کردووە لەگەڵ وەزیری بەرگری وەزیری ناوخۆی ئەو کاتە بەردەوام ئێمە کارمان لەسەر ئەم پرسە کردووە و پێمان وتون خەلەلەکان لێرن کەم و کوڕەکانتان لێرایە و داوای ڕوونکردنەوەمان لێکردوون بۆچی ئەو بۆشایی ئەمنیە زۆری کەرکووک و ناوچدابڕاوەکان هەیە پڕی ناکەنەوە ئێمە داوامانە کرد لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستانە بگەن ڕێکەوتن ئەو ناوچانە بەبێ تەنسیق لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستانە ناکرێت ئەمنیەتی ئەو ناوچانە بپارێزرێ بەڵام بەداخەوە لایەنی عێراقی وەکو پێویست نەیتوانی ئەو بەرپرسیارەتی ئەمنی ئەو ناوچانە هەڵبگرێ بۆیە بەردەوام ڕوبەڕووی تەنگ و چەڵەمی ئەمنی ئەبووینەوە جووتیاری کورد ڕوبەڕووی تیرۆرکردنە بووەوە مەسەلەن دەخڵودانیان ڕوبەڕووی سووتاندنە بووەوە ئەو ئەرک و بەرپرسیارەتیە بە تەنیا فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان گرتبێ بەر و ئێمە لەو چوارچەوەیە داوای ئەوەمان کرد کە هێزەکانی تری کوردستانیش پشتیوانمان بن وەکو باسم کرد زۆر پێداگیریمان لەسەر گەڕانەوەی هێزی پێشمەرگی کوردستان کرد لانی کەم کە حکوومەتی ناوەندی لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستانە نەگەیشتنە ڕێکەوتن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییانە ئێمە داوامان کرد لانی کەم هێزی سەرۆکایەتی کۆمار بهێنرێتە ئەوێ بۆ پاراستنی کەرکووک و نەچدابڕاوەکان لەبەرەوەی کە هێزێکی معتەدەلی هێزی هەموو عێراقیانە کوردیش بە حەساسیەتەوە مامەڵەی لەگەڵ ناکا بەڵام بەداخەوە پێتان ئەڵێم ئەمە بۆ مێژوو ئەو کاتە ئەوەی کە من بۆتان باسەکەم با بڵێن بەرپرسانی ئەمنی عێراقی پێیان وتیان پارتی قبول ناکە هێزی با بڵێن سەرۆکایەتی کۆمار بێتە کەرکووک بۆیە هێزی لیوای 61 و هەندێک هێزی تر هاتنە ئەو ناوچانە تەعاملیان باش نەبوو ئێمە بەردەوام لەسەرەوە پرسیاری ترەکەی گفتوگۆ زیاترەکەین بە ڕێزکاک مەریوان کاکاروان ئەو کاتت باش لە ئێستاە کە من پرسیار و بەرنامەکەمان بۆ ئەوەی کە ئێوە لە پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چیتان کردووە بۆ دەنگدەر و لایەنگرانی خۆتان و حزبەکەتان و خەڵکی کوردستان دیارترینیان پرسی چاکسازی ئێستا لە گۆڕەیە و هەندێک خەڵک پێیان وایە خۆیان هەڵگری بابەتی پرسی چاکسازین و ئێوە تا ڕادەیەک دژن لەسەر ئەمە وێنەیەکی ڕاستەقینەمان پێویستە بۆ بینەرەکانمان بۆ لایەنگرانی خۆتان ئێوە لە مەسەلەی پرسی چاکسازیە چیتان کردووە؟ بەناوی خودای گەورە و میهرەبانم کاتت باش کاکزانە هەموو کاتی بەڕێزەکانیشت باش دەرفەتم بدە لە دەستپێکدا پیرۆزبایی لەم یادە پیرۆزدا بنێرم بۆ ڕۆحی پاچی ڕێبەری مەزنی گەلەکەمان جەنابی سەرۆکمان جەلال بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان بۆ کە مندامانی سەنگەر بۆ پێشمەرگە گیان لەسەر دەستەکان بۆ کە سوکاری ئەنفالکراوان بۆ هێزەکانی ئاسایش و ناوخۆ بۆ تەواوی کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هاوسەرۆکانی یەکێتی ئەنجومەنی مەکتەبی سیاسی و هەروەها ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرفەتم بدە لە دەستپێکدا ئەوە ڕوون بکەمەوە کە گرنگی ئەم یادە پیرۆزە چییە پێشەوەی کە بێمە سەر پرسیارەکەی جەنابەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خەباتی خۆی کاتێک کە دامەزرا لەسەر دەستی کۆمەڵێک شۆڕژێر
بە سەرکەوتویی لەسەر دەستی ڕێبەری مەزنی گەلەکەمان جەنابی مامزەلال لە ساڵی 1975 هۆکارەکەیەوە بوو کە نسکۆیەکی گەورە لە هەرێمی کوردستان ڕوویدا بوو ئەمە ئەو کاتە بوو کە چەخماغی شۆڕشی نوێ بڵەسی سندەوە لەسەر دەستی ئەم شۆڕ ژێرانە دووبارە خەباتی کورداتی دەستی پێکردەوە. ئەم خۆناغا هاوتەری بوو لەگەڵەوەی کە چۆن بتوان نشست بێنن بە حکوومەتی گۆڕبەگۆڕی باسی لە هەرێمی کوردستان و لە عراق بەگشتی و چۆن بتوان سەرکەون بەسەر ڕژێمی دیکتاتۆریەتدا. وێزگەی دووەم کە وێزگەیەکی گرنگ بوو ئەمە بوو کە نۆبەرەی گرت بە لەدایکبوونی کۆرپەیەک بە ناوی ڕاپەڕینەوە بە ڕێبەرایەتی جەنابی مامزەلال و هاوشانی جەنابی کاک نەوشیروان و دواتریش دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو محەتەی سێم لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. محەتەی چوارەمی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان قۆناغی نوێبوونەوە بەستنی کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، هەڵبژاردننی هاوسەرۆکان و ئەنجومەنی تازەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئامانج لەم ئەنجومەنە سەرکردایەتی و هەڵبژاردن و کۆنگرەی تازەی یەکێتی واتە نوێبوونەوە مەبەستمان لەوەیە کە ئەوەیە چۆن بتوانین لەمە دووە ڕەگ و ڕیشەی گەندەڵی لە کایەکانی حکومڕانی کۆتایی پێ بهێنین، چۆن بتوانین یەکێتیەک بین بگەڕێنەوە بۆ خانوە قوڕەکان، چۆن بتوانین خزمەتی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمجارە خزمەتی گشتیە پێداگری لەسەر مافە گشتیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە هەمان کاتیشدا لا مرکزێتی ئیداری و کارجێڕی و داراییە تا ئەو کاتێک کە دەستورێکی هەمیشەی لە هەرێمی کوردستان دەنووسرێتەوە. ئەمە دەستپێکی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو تا ئەم محەتە گرنگەی کە ئێستا تێیدا دەژین. لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو هەوڵ و تەقەلایەکیەوە هەوڵ دەدات تا بتوانێت چەسپاندنی دادپەروەری لە هەرێمی کوردستان بێنێتە دی، بتوانێت داواکارەکانی خەڵک لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عراق و لە حکوومەتی هەرێمی کوردستان و عراقیشدا بەدی بێنێت لە ڕێگەی نوێنەرانی خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرەکانی خۆشی لە پەرلەمانی کوردستاندا. بەڵێ لە پرسی چاکسازی کاک کاروان پرسیاری چاکسازیمان کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستا لە کوێی چاکسازیدا کە خواستێکی دیاری خەڵکی کوردستانە و لەمان کاتدا خەڵک لە مەسلەی چاکسازیش لە ئێستا ترسی لەوە هەیە کە بەشێک لە موچەکانی ببڕێت. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو تیمی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بۆ چونتان لەسەر چاکسازی؟ ئێمە مەلەفی چاکسازی بە مەلەفێکی گرنگ دەزانین و هەڵگری دروشمی چاکسازی بووی لە دەستپێکی حکوومەتی هەرێمی کوردستاندا خۆشمان بە خاوەنی و مەلەفە دەزانین. لە دەستپێکدا پێمان وا بۆ کاندازیاری چاکسازی لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە دەلیلی ئەوەی کە ئێمە هەمیشە لەسەر پرسە گرنگ و چارن ئوستازەکان هەوڵمان داوە کە چاکسازی بنەڕەتی و ڕیشەیی بکرێت. بەڵام مەلەفی چاکسازی تەنها مەلەفێک نییە، بەڵکو زنجیرەیەکی بەردەوامە کە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ئەوەیە. وەک چۆن دەستمان کرد بە چاکسازی لە خەرجی کە دواتر ڕوونی دەکەمەوە بۆ بینرانی بەڕێزی کەناڵەکەشتان و لەسەر پرسیارەکەی جەنابی شت بە هەمان شێوە و لە هەمان کاتیشدا پێمان وایە کە دەبێت چاکسازیی ڕاستەقینە لە داهاتی هەرێمی کوردستاندا بکرێت و چاکسازیی ڕاستەقینە لە سێکتەرەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بکرێن. پێمان وایە چاکسازی بە تەنها لە خەرجی و هەروەها دەستبردن بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە چاکسازی نییە. چاکسازی کاتێک دەکرێت کە تۆ بێی دەواازە سنووریەکان و هەروەها مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان شەفاف بکەی و لە مەها کاتیشدا داهاتەکانی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە لە توێ پرۆژە یاسایەکدا بنرێتە پەرلەمانی کوردستان تا چاکسازیی ڕاستەقینەی تێدا بکرێت. ئەمە بڕوویای ئێمە لەسەر چاکسازی. هێزولان گەلێک کە پێیان وایە کە یەکێتی دژی چاکسازیە مەلەفی ئێمە لە پەرلەمانی کوردستان و هەروەها لە دوانەکانمان ڕوون لەسەر هەوڵەکانیشمان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون لەسەرەوەی کە شایەتیمان بۆ دەن کە ئێمە لەگەڵ چاکسازی بووین یان دژی بووین. ئێمە پێمان وا بووە کە ناکرێت احتیکاری سیاسی لە هەرێمی کوردستاندا هەبێت، پێمان وا بووە کە ناکرێت دەواازە گومرجەکان کۆنتترۆل بکرێن داهاتەکان نادیار بێت کە کەس نازانێت تا ئێستاش داهاتی گومرجەکان تا ڕادەیەشی باش بەرەوچۆ دەڕۆن و چیان بەسەر دێت بنە گومرجی ئیبراهیم خەلیل کە یەکێکە لەو داهاتانە. ئێمە پێمان وا بووە کە دەبێت چاکسازی ڕاستەقینە لە داهاتی نەوتدا بکرێت کە تا ئێستاش داهاتەکەی ناڕوونە. پێمان وا بووە کە چاکسازی ڕاستەقینە لە سێکتەرەکانی حکومڕانی لە کەرتی نەوتدا بکرێت بەگشتی کە تا ئێستا دوای 2 ساڵ پارتی دیموکراتی کوردستان نەیتوانی وەزیرەکەی دیاری بکات. ئەمە چاکسازیە. چاکسازی وەکەوەی کە باسشم کرد لە مەلەفی خەرجی لە هەش بەش پێکاتوە کاکزانە کە ئەم مەلەفە مەلەفێکی گرنگە. بەڵام کاتێک کە باس لە چاکسازی دەکەین پێویستە هەموو خاڵەکانی وەکو خۆی جێبەجێ بکرێت. لە ئێستادا بەداخەوە جێمان لێ دەبێت کە لێرە دەبیستین کە باس لە بڕینی دەرماڵەی فەرمانبەران دەکرێت. من دەمەوێت لێرە جەخت بکەمەوە کە یاسای چاکسازی چەند بەشێکی زۆر گرنگی هەبووە وەکو یەخستنەوە و ڕخستنەوەی ماف و ئیمتیازاتی کە سوکاری سەربەرزی شەهیدان وەکو نەهێشتنی سوودمەبوون لە جارێک کە 150,000 کەس لە هەرێمی کوردستان لە موچەیەک تا 5 موچە وەردەگرن و هەروەها بواری پێشمەرگە و ئاسایش ناوخۆ یەخستنەوەی یەکە ژمێرکاریەکان و هەروەها دەرماڵەکان کە ئێمە تەنها بوارمان بە حکومەت داوە کە لە ڕووی قانونی وەزیفیەوە بتوانێت
تەفویض بکرێت لیژنەیەک تاوەکو دەرماڵەکان ڕێک بخاتەوە نەک ببڕێت ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان دەست با بۆ دەرماڵەکان ئێمە چۆن لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دژ بووین لە بڕینی دەرماڵە و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستاش دژ دەبین ئەگەر دژبوونی چاکسازی ئەوەیە کە ئێمە دژی بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بین بەڵام ئێمە دژی ئەم زۆرە چاکسازین چونکە پێمان وایە کە دەبێت چاکسازی بەڵێ دەرماڵدا بکرێت بەڵام ڕێخستنەوەی دەرماڵە پێمان وایە دەبێت لە هێزەکانی پێشمەرگەدا بکرێت بەڵام چاکردنی ژیانی هێزەکانی پێشمەرگە پێمان وایە دەبێت لە ئاسایش و هێزەکانی ناوخۆدا بکرێت بەڵام باشترکردنی بژێوی ژیانیان و لە هەمان کاتیشدا چالاکردن و چاکردنی خانەشینبوونیان لە هەرێمی کوردستان کە دوای 30 ساڵ فەرمانبەرێکی ئاسایش لە هەرێمی کوردستان بە 250,000 دینار خانشین دەکرێت بەڵام وەزیرێکیان پەرلەمانتارێک بە 4 تا 3 میلیۆن دینار خانشین دەکرێت کە ئەمە نەعەدالەتێکی یەکجار گەورەیە کە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەم نەعەدالەتە نەهێڵێت و بەگشتی باوەڕمان بۆ هەیە کە دەبێت چاکسازی دووبارەی دەکەمەوە لە سەکتەرەکانی حکومڕانیدا بکرێت و زۆر گرنگە چاکسازی لە داهاتدا بکرێت دەبێت داهاتەکانی هەرێمی کوردستان ڕوون بن داهاتینە و شەفاف بێ ڕێکەوتنێکی لۆژیکی لەگەڵ بەغدا واژۆ بکرێت و بەرمەبنای یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ئەم ڕێکەوتنە بهێنرێتە پەرلەمانی کوردستان تا خەڵکی کوردستان بەرچاویان ڕوون بێ لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە کە چاکسازی مەبەستمان لە چییە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چاکسازیە بەڵێ خۆمان بە ئەندازیاری چاکسازی دەزانین بەڵام بە هیچ شێوەیە ڕێگە نادەین هیچ کەسێک دەست بە موچە و قوت و ژیانی هەوڵاتیان بێت لەکوێ ترسان لە چاکسازیە لەکوێ لەو پرۆژەی چاکسازیە لە نێوان دوکانەدا مەترسیتان هەیە لەسەری وەکو ئەو مەترسی کە خەڵکی شێتی چکە بەڕێستان باسان لە مەسەلەی بڕینی دەرماڵەکان هیچ شێوەیەک ئێمە بە هیچ شێوەیەک مەترسیمان لە چاکسازی نییە 100% باوەڕمان بۆ هەیە کە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان دەست بکات بە چاکسازی کاکزانە بۆ علمی جەناب و بینەرانی بەڕێزی کەناڵە بەڕێزەکەشت ئێمە نزیکەی 200 یاداشت و پرسیارمان ئاراستەی حکومەتی هەرێمی کوردستان کردووە کە سەرجەمیان بواردن بۆی کە چاکسازی ڕاستەقینە لە کایاو جومگەکانی حکومڕانیدا بکرێت ئەگەر دەرفەتم بدەی من چەند پرۆژەیەکت بۆ دەخوێنمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە فعلی پێشەنجی چاکسازی و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە بەنمونە ئێمە پێشنیازە یاسامان تەقدیم کردووە لەسەر پاراستنی تۆڕەکانی ئاو پێشنیازای واشەی ئەلکترۆنی پێشنیازە یاسای فەرمانبەرانی گرێبەست کە تا ئێستاش لای حکومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە باڵبەسەردراوی کەس نازانێت چارنووسی 32,000 کەسی گرێبەست لە هەرێمی کوردستان چی بەسەردێت کەمە یەکێکە لە پرسە گرنگەکان کە ئێمە دەست پێشخەر بووین تێیدا و لە هەمان کاتدا دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەکان لە هەمان کاتدا تەکمیلەی یاسای ژمارە 22 ساڵ 2007 بۆ دروستکردنی کۆمپانیای کوردستان بۆ شەفافیەتی نەوت کە پرسێکی یەکجار گرنگە کۆمپانیای کەپکۆ کە پێویستە بمەزرێنرێت و هەروەها پێشنیازی بەرهەمهێنانی کارەبا کە کێشەیەکی گەورەیە لە هەرێمی کوردستان چۆنەتی بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەنەوە بۆکان ئەمانە کۆمەڵێک پرۆژن کە یەکێتی پێشکەشی کردوون و لە یاسای چاکسازیشدا ئێمە زۆرترین تێبینی و بۆچوونەکانمان لەسەر جێکردنەوەی خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە وەک چۆن داوامان کردووە کە ژیانی پێشمەرگە باشتر بکرێت ژیانی ئاسایش و هێزەکانی ناوخۆ باشتر بکرێت موسەی کە سوکاری سەربەرزی شەهیدان دەستی بۆ نەبردرێت و دەرماڵەی فەرمانبەران بە فعلی نەبردرێت جگە لە ڕێخستنەوە ئەمەیە کە خواستی ئێمە بۆ بە هیچ شێوەیەک ترسمان لە چاکسازی نەبووە بەڵام هەر کە سولانێک کە بێوە لە ژێر ناونیشانی چاکسازی و بە ناوی چاکسازیەوە دەست بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت ئەمە کارەسات و ئینتیحارێکی گەورەی سیاسیە چکە پێمان وایە کە بەهدەردانێکی گەورە لە وڵاتەدا هەیە ئەگەر سەیری دەرواز سنوورەکان بکەین وەکو پێشتری شاماژەم دەکرد سەیری دەروازەی عنبەروەلی بکەین کە بە تەواوی احتیکار کراوە لایەنێکی سیاسی و کۆمپانیای حزبیەوە کۆمپانیای کارگروپ بە تەواوی دەروازەی احتیکار کردووە کۆمپانیای کۆریدۆر بەشێکە لەمەی کە احتیکاری کردووە بەشێکی زۆری خانوەکانی ناو هەولێر و شاری ناو هەولێر زەویەکانی ناو شاری هەولێریان احتیکار کردووە کۆنتڕۆڵیان کردو و تاپۆ کراوە لە سەریان کە ئەمانە کۆمەڵێک مەساتی گەورن دەستبردن بۆ موچەخۆران کارەساتە بەڵام چاکسازی ڕاستەقینە ئەوەیە کە بین کۆمپانیا حزبەکان لە ناوبەرین پەچیان بخەین دەستی حەزب لە ناو حکومەت کەم بکەینەوە و هەوڵ نەدەین کە بە هیچ شێوەیەک حکومەتی هەرێمی کوردستان بخرێتە خزمەتی حزبێکی دیاریکرا وەکو پارتی دیموکراتی کوردستان یا خولانی دیاریکرا لە ناو پارتی دیموکراتی بەڵێ کاکاروان گفتوگۆ زیاتر دەکەین کاکاروان ئەگەر ڕێمەولات کاک هاوڕێ ماشەڵڵا سێ میوانمان هەیە سێتان گەنجن و نوێنەرایەتی خەڵکی یەکێتی و دەنگدەری یەکێتی و خەڵکی کوردستانەکەن لە انجمەی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان بەڕێزت لە پەرلەمانتاری کوردستانی بەڵام بێگومان لە ناوچەیەکی جوگرافیا توی کە پێشمەرگە تا ئێستا شتێدا لە سەنگەرە لە مەسەلەی چاکسازیەوە بۆ خزمەتکردنی پێشمەرگە فراکسیۆنەکەتان چی کردو یەکێتی چی کردووە لە پەرلەمانی کوردستان سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو بۆ تەواوی بینەرانی ئازیز هەردوو هاوڕێی هاوپیشەم کاک مەریوان و کاکاروان و تۆی بەڕێز سوپاس بم ڕاستێکی پێم خۆشە سەرەتا پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان و هەموو کادیر و ئەو خەڵکانەی کە لە ناوی ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتیان کردووە و هەموو کەسانی کە گیانی خۆیان بەخت کردووە لە پێناو ئازادی دیموکراسی مافی مرۆڤ مافی چاری خۆنووسین هەموو پێشمەرگانەی کە شەهید بوون کە بەدبەرە لە ڕاستیدا ژمارەیەکی بێئەندازە خەڵک کە ڕوح و گیان و خوێنی خۆی کردووە قوربانی پیرۆزبایی لە کەسوکاریان بکەم
ڕاستی بۆ پرسیارەکەی بەڕێزت ئەوەی کە لە سەر پێشمەرگە بەداخەوە ئێمە لە پرۆژه یاسای چاکسازی کە هەر لە پێش یەکگرتنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێم لە سەردەمی ئیداری سلێمانی یەکێتی خۆی بە خاوەنی دروشمی چاکسازی و پاکسازی زانیوەوە هەر لە دوای سیوەکی ئاب هەواڵ مامجەلال یەکێک بوو لەو کەسانی کە دروشمی چاکسازی پاکسازی هەڵگردووە هەندێک هەنگاوی باشیشینا بەڵام لە دوای ئەوەی کە حکوومەتێکی کردەوە ڕەنگە هەنگاوەکان سارد و بێتەوە وەکو ڕوونکردنەوەیک بۆ کەسولایانانی کە ئێستا یانەوە بێکێتی بە شێوازێکی وێنا بکەن کە دژی چاکسازیە من هەروەکەوەی کە باسم کرد لە نەوەتەکانی کێتی خۆی بە خاوەنی چاکسازی و پاکسازی زانی بەڵام لە حقەدا ئەوەی کە وا لە ئێمە کە گومان دروستکەین کە هەر لە بەرنامەیەک لەگەڵ بەڕێزت و لە پێش هاتنی پرۆژه یاسای چاکسازی زۆر لە ئێمە لە پەرلەمانتارەکانی یەکێتی لە فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان گومانی ئەومان هەبوو کە حکوومەت لە مادەی دەرماڵی فەرمانبەران بە شێوازێکی مەتاتی مادەیەکی دا ڕێژاوە کە دەستکراوە بۆ ئەوەی کە دەستکاری دەرماڵی فەرمانبەران بکرێت سەرباری ئەوەی کە ئێمە پێشنیاری زۆر جوانمان کردو لەسەر ئەوەی کە موچەی پێشمەرگەیزی پێشمەرگە هاوتا بکرێت وەکو لە چەشنی هێزی ناو خۆیان بڵێم ئاسایش و پۆلیس و زۆر جار داوامان کردبوو کە لە ئەو بڕیاری کە لە ساڵ 2014 بۆ هێزەکانی پێشمەرگە دەرچووە بۆ بەستنی دەرماڵی بڵێ شەهادا یان بڵێم خێزان یاخود مناڵ یان ئەوەی کە زۆر لە پێشنیارەکانمان ئێمە هەوڵماندا بوو لە پرۆژه یاسای چاکسازی جێ بکرێتەوە بەڵام بەداخەوە سەرباری ئەوەی کە بڵێ زۆرینەیەک لە پەرلەمان یاخود حکوومەت کە مەبەستی نەبوو کە هیچ ئیزافەیەک لە چاکسازیە بکات بە هۆکاریان بڵێم بە حکومی ئاراستەی خزمەتکردنی پێشمەرگە ئەمە جێگای نیگرانی ئێمە بووە بەنسبەت ئەوەی کە ئێمە دژی چاکسازی تەنها ئەوەیە کە ئێمە گومانمان هەیە هەرێک ئەوەی کە باسم کرد لە بەرنامەیەک لەگەڵ بەڕێزت ئاماژەم بەوەدا بوو کە حکوومەت نیەتی باش نییە بۆ بە ئێستاشەوە من بۆ خۆم گومانم هەیە لەوەی کە حکوومەت دەرماڵی فەرمانبەران کەمەکاتەوە و بێکێک لە بەڵێنەکان کە حکوومەت زۆر بەڵێنی دابوو تەبعەن لە پرۆژه یاسای چاکسازی بەڵام بەداخەوە من گومانم کە پابند بێت بۆ بەڵێنەی کە دەستکاری دەرماڵی لەو حاڵەتە ئێوە گەر بزانین مەسەلەن بەڕەچاوکردنی دۆخی خەڵک هەڵوێستی یەکێتی چییە بێ پەرلەمانتارەکان بەدڵنیایی ئێمە هەروەکو هەمیشە چۆن کە لە بەرەی خەڵک و شەقام بووین ئێمە بەرەی خەڵکە بین و دژی هەر دەستکاریەکە بین لە دەرماڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. کاک مەریوان مەسەلەی گرێبەستی زەویە کشتتوکاڵەکان یەکێکی ترە لەوەی کە کەرکووچەکان و دەوروبەری کەرکووک و هەتا مەسەلەن لە داقوق و لە شوێنەکانی تریش ئەو گرفتانیان هەیەەوە مەسەلەی استحقاقی جوتیاران کە ئەمە یەکێکی ترە لە گرفتەکان ئێوە وەکو فراکسیۆنی یەکێتی وەک پەرلەمانتارەکانی یەکێتی چیتان کردو بۆ خەڵک؟ بەڵێ دەست خۆش بێ طبعاً یەکێ لە کێشە هەرە استراتیژی و گرنگەکانی کورد لە کەرکووک و لە ناوچە بڕاوەکان پرسی مادی سەوچل پرسی گرێبەستی زەوی و کشتتوکاڵەکانە چونکە ئەو زەوی و کشتتوکاڵیانە کاتی خۆی مڵکی کورد و تورکمان بوون ئەکسەرەتی مڵکی تورکمان بووە کە بە قۆناغەکانی دەست بەسەراگرتن و کوشانەوەی مافی تەسەڕفیە لە کورد وەرگیراوەتەوە باش پاشان بەشێکی دراوە بە حکوومەت کراوە بە مڵکی حکوومەت کراوە بە مڵکی وەزارەتەکانی کشتتوکاڵ و دارایی و نەوت و ئەمانە و بەشێکشی بەگرێ بەست دراوە بۆ ئەو عەرەبە هاوردانی کە مەبەستی گۆڕینی دیمۆگرافیا هێناویانن بۆ کەرکووک کە ئەوانە بەشێکیان بەعسین بەشێکیان کە سوکاری بەعسەکانەوە بەشێکیان ئەو عەرەبە شمەرانن کە لە سووریا و لە ئوردون و لە شوێنەکانی ترەوە هێناویانن بۆ ئەوەی کە گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک و ناستابڕاوەکانی پێ ئەنجام بدەن بۆیە لە دوای 2023ەوە یەکێ لە تەحەدیە گەورەکانی بەردەمی هەمووی هێزە کوردستانیەکان و با بڵێن کلیلی چارەسەری بۆتە کلیلی چارەسەری دۆزی کورد لە عێراقا پرسی مادی سەوچل کە خۆی لە ئاساییکردنەوە بینێتەوە ئەوش بریتە لە گەڕانەوەی زەویەکان بۆ خاوەنە ڕەسەنەکانیان و گەڕانەوەی ئەو قەزاونەحیانەی کە لە کەرکووک بەتایبەتی جاکراونەتەوە بۆیە ئەوە ئێمە لە هەموو دەورەکان و کۆچێتی نیشتیمانی کوردستان بە ئەرکێکی سەرێکی خۆمانمانزانیەوە و لە هەموو خولەکانی پەرلەمان کارمان لەسەری کردووە و پرۆژە و بەرنامەمان هەبووە پرسی چارەسەرکردنی ئەو دۆزە ڕەوایە ئەو دۆزە گرنگە لە سەردەمی مەجلیسی حکومەوە جەنابی مامجەلال کە بە مڕافعە گەورەکە ناسراوە باسی خەریتی کوردستانەکە و ئەدیلەی نەخشەیەکی ئیمپراتۆرێتی عوسمانی ئەهێنێتەوە کە سنووری خاچی کوردستان تا حەمرینە و ئەبێ لە چوارچەوەی دەستورە
بگەڕێنرێتەوە 2000 لە دەستورا جێگە ئەکرێتەوە و ئێمەش لە هەموو خولەکانی پەرلەمان کارمان لەسەری کردو و ئەم خولەش بەداخەوە ئێڵێم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنها بووە بەداخەوە ئێڵێم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنها بووە بۆ کار لەسەرکردنی ئەم مەلەفانە و ئێمە وامان کردووە مەسەلەن لیژنەیەکی تەنسیقی باڵا دروست بکرێ کە ئەندامانی پەرلەمانی عێراق لە پارێزگای کەرکووک و محافظی کەرکووک و نوێنەری هەموو سەرۆکایەتەکانی عێراق و نوێنەری دەسەڵاتی دادوەری و نوێنەری وەزارەتی داد و کشتتوکاڵ و هەموو ئەمانی تیا بووە بە سەرپەرشتی سەرۆکی دەستەی بابە هەماهەنگی نێوان پارێزگاکانی عێراق چەند هەنگاوێکی بڕیوە هەنگاوی زۆر پۆزتیڤ و ئیجابی بڕی بەڵام لە نیهایە تا پێش ئەوەی کە بگەینە حەلی یەکجارەکی عەرەبەکان لەو لیژنەیە بەداخەوە کشانەوە کە کۆمەڵێک مەبادئ و ڕێکەوتن هاتن ئاراوە کە چۆن پرسی ئەو مەسەلەی زەوی وزارە کشتتوکاڵەکانی گلایی بکرێتەوە بۆیە ئەوەی گرنگە ئەمەوەی لێرەوە بیڵم ئەوەیە پێویستە هەموو هێزەکانی کوردستان کە لە فراکسیۆنیان هەیە لە پەرلەمانی عێراق ئەبێ هەڵوێستەکانیان لەگەڵ هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەوەیە هەماهەنگیتان هەبووە خەڵکی تر هەبوو هێزولانی تر هەبوو پاڵپشتیتان ئێمە لە هەر شوێنێ داوای هەماهەنگیمان لێ کردبێتن پێیان نەوتویننا بەڵام پێویستی بۆ کردووە ئەوانیش وەکو ئێمە بە چێشی ڕاستەقینی خۆیانی بزانن بە ئەرکی ڕاستەقینی خۆیانی بزانن بۆ چارەسەرکردن بۆیە ئەو پرسانە پێویستی با یەک ریزی هەیە بەبێ یەک ریزی نەتەوەی لە عێراقا ئێمە ئەبێ هەموو نوێنەرانمان لە عێراق بە پەرلەمان بە وەزیرەکانمان بە هەموو دەسەڵاتان و نوێنەرانی هەمانە لە حکوومەتی ناوەندیە ئەبێ بیخینە خزمەتی ئەو مەلەفەوە هاوکات لەگەڵ ئەوەیە ئەبێ ئێمە استراتیژیی نەتەوەیمان هەبێ ئەو استراتیژە نەتەوەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی هێزە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کار لەسەر ئەو مەلەفە استراتیژیە بکەن بۆ چارەسەرکردنی ئەو پرسانە وەکو باسم کرد. بەڵێ لە پرسی پارێزگاری کەرکووک ئێوە زۆر بەڵێنتان بە خەڵک شارەکەدا کە ئیداری کەرکووک بکەوێتەوە دەستی یەکێتی و کورد ئەمە بۆ نەکرا تا ئێستا طبعاً خۆتان نەزانن تاکو ئەنجومەنی پارێزگاکان بە یاسایەک هەڵنەوەشا بووە لە پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگاکان لە دوای ئەوەی کە خۆتان نەزانن بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم ئیقالە کرا لەلایەن حکوومەتی عێراقیەوە لەبەر کۆمەڵێک مەلەف کە مەلەفی گەندەڵی بوون لەسەر و مەلەفانە دکتۆر نەجمەدین ئیقالە کرا کە ئیقالە کرا وایە شوێنەکەی پڕ بکرایەتەوە لایەنی پەیوەندیدار و سەرەکی شەرعی بۆ داریکردنی پارێزگارێکی تازە بۆ شوێنی ئەنجومەنی پارێزگا بوو لەبەر ئەوەی کە زۆرینەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لیستی برایەتی بوو لیستی برایەتی خۆی ئەبینیەوە لە نوێنەرانی یەکێتی و پارتی و یەکگرت و هێزەکانی تر برادرانی پارتی ئەندامانی پارتی لە ئەنجومەنی پارێزگا ئامادە نەبوون بێنە دانیشتنی ئەنجومەنی پارێزگاوە بۆ ئەوی دەنگ لەسەر پارێزگارێکی تازە بدەن تاکو ئەوەی کە جێگرەکەی کە ڕاکان سعیدە جێگیری پارێزگار بوو بە وەکالەت بووە پارێزگار و تاکو ئێستا لەبەر ئەو ناو کێشە ناوخۆیانەی ناکۆکی نێوان خۆمان نەمانتوانێت چارەسەریکی بەداخەوە نێوان یەکێتی و پارتی بەداخەوە لەبەرەوەی هەموو هێزەکان مووقیفیان وەکو مووقیفی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئامادە بوون بێنە دانیشتنی ئەنجومەنی پارێزگاوە بۆ ئەوەی کە پرسی پارێزگاری گلایی بکرێتەوە بەڵام پارتی وا دیار بوو کەرکووک و ناوستاپڕاوەکانی بە ئامانج گرتووە لەبەرەوەی شوێنی نفوزی خۆی نەبوو مەبەستی بوو لەوێ کورد فلیز ببێ بۆیە ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک چونکە خۆتان نەزانن لە یەکلایکردنەوەی پرسێکی لەم بابەتە ئەبێت بە ڕێگایەکی دیموکراسیانە بکرێت ڕێگەی دیموکراسیانەش هەڵبژاردن و ئیستحقاقی انتخابی یەکلایەکاتەوە من ئەمەوێ مەسەلەن زیاتر لەسەرەوە پرسە بڕۆم بۆ ئەو بابەتە برادرانی پارتی کە نهاتنە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ناچار بوو لە تەشکیلکردنی کابینی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پرسی یەکلایەکردنەوەی پارێزگاری کەرکووک بکاتە پێشمەرج بۆ پارتی بەداخەوە وێڕا ئەوەی کە بەڵێنیدا کە لە کەمترین ماوەیە ئەو پرسە یەکلایی بکرێتەوە و کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پارێزگار یەکلایی بکرێتەوە بەڵام دوای ئەوەی کە یەکێتی چۆن حکوومەتەوە ئەوان لە بەڵێنەکەی خۆیان پاشگەز بوونەوە و ئێستاشی پێوە بێ پێم خۆشە سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم کە لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانەوە من بەدی ئەەکەم ئەوەنەی کە چاودێری ئەەکەم پارتی ئەوێت
جۆرە ڕۆیەک لە لای تورکمان و عەرەب بچەسپێنێ ئەوانیش چۆن لە پرسی یەکلایەکردنەوەی وەزارەتی دادا کە ڕێگر بوون لەوەی کە پۆستی وەزارەتی دادێچێتی وەری بگرێت و ئەرقەلەیان بۆ دروست کرد ئەیانەوێ ئێستاش دیسان قەنەعاتێکی وا دروستکەنەوە هەمان دەهۆڵ لێ ئەدەنەوە ئەڵێن ئێمە پێویستمان بەوەیە کەسێکی بێلایەن ببێتە پارێزگار کە هەموو پێکاتەکان پێڕازی کاکە ئەمە ئیستحقاقی ئینتیخابیە ئیستحقاقی ئینتیخابیە لە کەرکووکە پارێزگار حسەی کووردا لە ناو کوریشە حسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی ئەمە پیاوەتیکردنە بە ئاوی حەمامەوە یعنی تۆ بۆچی پێدڕەوانیە وەزیرێک با بڵێن پارێزگارێکی یەکێتی ببێ بە پارێزگاری شارەکە ئیداری شارەکە هۆکارەکە ئەوەیە ئەوان هێندەی تەرکیزیان لەسەر بەرژەوەندی حزبی خۆیانە کە هەموو پرسەکانە خەنە قوربانی ئەیکەنە خزمەتی بەرژەوەندی حزبیەوە ئەیکەنە قوربانی بەرژەوەندی حزبی خۆیان هێندا نایەن حزب وەکو وەسیلە ببینن و بیکەنە قوربانی دۆزەنەتەوە یەکانمانەوە بۆیە ئێمە بەردەوام لێتە ناشارمەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەردەوام ئێمە ڕوبەڕووی ئەو کێشانە بووینەتەوە کە برادرانی پارتی بەغیر مباشر بۆیان دروست کردوین لەسەر مەلەفی ئەمنی حەزم کرد شتێکی ترتان بۆ باز بکەم بە کورتی بێ بۆی بسمەلای کارم بڵێ زۆر باشە ئێمە وەکو باسم کرد لەگەڵ وەزیری ناوخۆ لەگەڵ وەزیری بەرگری عێراق لەگەڵ قیادەکانی عەمەلیاتی کەرکووکە چەندین جار دانیشتوین بۆ ئەوەی کە ئەو داعشە زۆری لە سنووری دووبز و ئەو منتیقانەوە مەخمورەوە دێنە کەرکووک و لەوێ چالاکیەکەن ئێمە ڕێگایان لێ بگرین یانەوە تا با لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە تەنسیقێک بن ئەو بۆ شایانە پێکەوە پڕ بکەنەوە یا خود خۆیان ئەو پڕ بکەنەوە و ڕێگە لە داعش بگرن و ئەگەرنا ئێمە گومانیان لێ دەکەین عێراقیەکان بۆ خۆیان حکومەتی فیدراڵی ڕێگایان بۆ خۆشەکە بۆ مێژوو پێتان دەڵێم لە دانیشتنێکا پێیان وتین ئێمە چوینەتە هەولێر لەگەڵ نوێنەرانی سەربازی هەولێرە دانیشتوینە بۆ ئەوەی کە ئەو بۆشایی لە چیای قەرەچووخەیە لە بینی ئێمە و پێشمەرگە پڕیکەینەوە پێشمەرگە لەسەر چیای قەرەچووخە هێزەکانی فیدراڵی لە دەشتایەکانن بەڵام قەتپاڵی چیای قەرەچووخ بووەتە مۆڵگەی داعش پێمان وتون وەرن با پێکەوە چۆماڵی بکەن یان نقطەی مشتەرەک یان نقطە بە نقطە دابینەوە بۆ شایە پڕ بکەینەوە ڕازی نەبوونە خەلەکەوت بە ئێماڵێن لە ئێمە نیەوە ئێوە بۆ خۆتان بڕۆن لەگەڵ قیادی ئەمنی خۆتان لە هەولێر باجابی و پرسیارن کاک مەریوان کاکاروان ئێوە تیمێکیشتا لە حکوومەتی هەرێمی کوردستانە کاتێ خەڵک زۆر جارە و پرسیارەمان لێەکە یان پرسیارەتان لێەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەرلەمانتارەکانی بە زمانی ئۆپۆزیسیۆن قساکەن و خۆشیان لە حکوومەتن و خۆشیان لە ماوەی ڕابردوودا بەشدارن ئێوە زیاتر هەندێک جار گلەی ئەوەشتان لێکەن پەرلەمانتارەکانی زیاتر قساکەن لەبری ئەوەی بێن کردارێک عملێ بکەن عملەکانتان کامە بووە و قسەکردنەکانتان لەسەر ئەساسی چیە و زائیدەن ئێوە ئۆپۆزیسیۆنن یان دەسەڵات کاک زانام منم پرسیارم سنجارێک ئاراستەکراوە حەز دەکەم ئەمە وەڵام بدەمەوە بڵێ بە چەندبارەی وەڵامی بدەمەوە یەکەمینیان بەشداری ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێک مانای چاوداخستنمان نالاست ئەم هەموو گەندەڵی زۆر بۆرەی کە لە هەرێمی کوردستاندا وجودی هەیە بەشداری ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێک بمانایەوە نایەت کە چاوداخین لە ئاستی نەعەدالەتی و نادادی ئاستی خراپی بژێوی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداریمان لە حکومەتی هەرێمی کوردستان بە مانای بێدەنگبوومان نایە لە ئاستی شکاندنی شکۆ لە شکۆی پەرلەمانی کوردستان و شکۆی یاساکانی پەرلەمانی کوردستان و پێشەلکردنی یاساکان یەک بە دوایەک لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە تیمی ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان لێبڕاوانە کاریان کردووە و شانیان داوەتە ژێر بەرپرسیارەتێکی گەورە و مێژوویی شایەتیشمان بۆ ئەمە کابینە هێشتەمی حکومەتی هەرێمی کوردستانە کە ئەگەر تیمی ئێمە نەبووە ڕەنگ کابینەکە بە شێوەیەکتر بووە و حکومەتەکە تەمەنی درێژ نەبووە و لە ئێستاشدا پەرلەمانتارەکانمان بە هەمان شێوە من وەکو باسم کرد بەکردار سەلماندوومانە کە ئێمە پەرلەمانتاری فعلی نوێنەری گەلی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانین بە تەواوی ڕەنگ و جیاوازەکان نەکرد تەنها دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو باسم کرد فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکەی 200 یادداشت و پرسیاری ئاڕاستی حکومەتی هەرێمی کوردستان کردووە کە ئەمە ڕەنگە زۆرترین ڕێژەی پرسیاری و یادداشت بێت لە پەرلەمانی کوردستان لە هەمان کاتدا ئێمە 19 پرۆژە یاسامان تەقدیم کردووە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە ئەمە زۆرترین پرۆژە یاسایە کە زۆرترینیشیان لە بەرژەوەندی تەواوی چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بوون لە کۆی 10 پرۆژە یاسا و بڕیار کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون لەم خولەدا نزیکی 6 پرۆژەی خوێندنەوە یەکەمی لایەن فراکسیۆنی نیشتیمانی کوردستانەوە بۆ کراوە و لە هەمان کاتیشدا یاسایە کە یاسای تەهریبی نەفتیە کە یەکێکە لە یاسا گرینکان یاسایەک بووە کە لەم نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکەیەوە پێشکەش کراوە سەرباری ئەوەی کە چەندان پرۆژەمان لەلایەن
حکومەتی هەرێمی کوردستان بە هەڵبەسەردرایی ماونەتەوە لەلایەن لیژنەکانی پەرلەمان بە هەڵبەسەردرایی ماونەتەوە تا ئێستا خەریکیەوەین کە بتوانین بیان جوڵەی نوکاریان لەسەر بکەین. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە نەمەتی معارەزەیشی نەکردووە، بەڵکو بە هەستی بەرپرسیارەتی کاری کردووە بۆی کە بتوان تعبیر لە تەواوی دەنگ و ڕەنگە جیاوازەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات و بتوان تعبیر لە دەنجی یەکێتی ڕاستەقینەکان بکات، لە دەنگدەرانی خۆی بکات و بتوان ڕووسوری بەردەم خەڵک و خوش بێت تا بتوانێت حقەتەکان بگەێنێ بە حکومەت و وەکاریشیان لەسەر بکات. ئەمە هیچ کاتێک چاودا ناخین لە ئاستی گەندەڵی، هیچ کاتێک چاودا ناخین لە ئاستی خەڵکانێک وەتاقمێک ناو پارتی دیموکراتی کوردستان و هەر لایەنێکی تر کە بێوێت لە هەرێمی کوردستان خۆستەپێنی بکات یاخود بێ ئیرادەی خۆی فەرزکا بەسەر سەرجەم لایەنەکانی تردا لە هەرێمی کوردستان. ئەمە دروشمی تازەی کۆنگرەی نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی حکومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی لە حکومەت و تیمی یەکێتی لە پەرلەمانی کوردستانیش کە دەمانەوێت ڕێز لە ئیرادەی گشتی هەموو لایەنە سیاسەکان بژیرێت بەوانەشی کە دەنگدەریان نییە لە پەرلەمانی کوردستان و هەروەها ئەمانەشی کە بەشدارینی لە پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان بەلایەنە بەشدارەکان و لەو لایەنانش کە بەشداری نیاکەن و دەمانەوێت پەرلەمانی کوردستان دەلالەت بکات لە دەنجی تەواوی خەڵکی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی خزمەتگوزار بێت. مەبەستمانە کە فراکسیۆنێک بین تعبیر لە ڕێی دەنگ و ڕەنگە جیاوازەکان بکەین و خواستەکانی خەڵک بگەێنین و هەوڵ دەین پەرلەمانی کوردستان بکەین دەستەکۆی یەکلاکردنەوەی ململانەیەکی شەریفانە و دیموکراسیانە کە ئەمە خواستی فراکسیۆنی یەکێتی بووە ئەمەشمان کردووە. هەواڵانمان لە فراکسیۆن جۆدی تەواویان هەبووە و هەوڵی تەواومان داوە تا بتوانین ئەم ویستانە سەر بخەین و لە پێناو چاکەی گشتدا تێبکۆشین کە پێم وایە ئەمەش بە نەتیجە پرەنسپ و بەرنامەی کاری یەکێتی نیشتیمانی کوردستانیشە. بۆ هیچ کاتێک بە نەمەتی معارەزە کارمان نەکردووە و هیچ کاتێک لە بەرپرسیارەتی ڕامان نەکردووە بەشێکی لەدەسەڵات، بەڵام هیچ کاتێکیش چاودا ناخین لە ئاستی نەعەدالەتی و گەندەڵی و شکاندنی یاسا و شکۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆر باشە کاروان، بەڵام لە بواری خزمەتکردنی بوارەکانی تر چ نمونەیەکی زیندوو هەیە کە ئێوە کردبێتان یان داکۆچیتان لێ کرد بێت کە جیاواز بوو بێت بۆ لە چاو حزبەکانی تر، چونکە ئێوە خاوەنی دەنگدەرێکن کە دەنگدەرێکی زیندووە لە کاتژمێرێکە شەن و کەو بۆ بارودۆخەکە ئەکاو بڕیارەدا، ینی دەنگدەرێک نییە بە ئاسانی ڕام بکرێت. کاکزانە ئێمە لە هەموو بوارەکان دایشمان کردووە. بەڵمونە بە هەواڵی عزیزم کاک هاوڕێ کە خۆی سەرۆکی لیژنەی ئاوادانکردنەوەیە لە بوار ڕێگاوباندا کاریان کردووە لە پەرلەمانی کوردستان و توانیویانە هەموو کێشەکەم و کورتەکان بگەن بە حکومەتی هەرێمی کوردستان. هەواڵامان لە لیژنەکانی تر لە لیژنەی نەوت و گاز توانیومانە بە هەموو شێوەیەکدا کۆچکاری سەرسەختی هاوڵاتیان بین و لە پێناو چاکەی گشتی تێبکۆشین بۆ بە شەفافکردنی پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان. هەواڵامان لە لیژنەکانی تر وەکو لیژنەی خوێندنی باڵا هەوڵمان داوە کە هەماهەنگی تەواو بکەین تا بتوانین بڕیارەکانی وەزارەتی خوێندنی باڵا لە ئاستێکی پێویست دابن کە بتوانن لە ئاستی متمانەی خەڵکی کوردستان و خوێندکاران دابن لە زانکۆپی ماگاکاندا، لە لیژنەی پەروەردە بە هەمان شێوە، لە لیژنەی تەندروستی هەواڵەکانمان بە هەمان شێوە، لە لیژنەی پێشمەرگە و ناوخۆش زۆرترین فەرخ و پێشنیازەکان لایەن هەواڵانی ئێمە کراوە تا بتوانین بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی پێشمەرگە وەکو چۆن یاسای خانەنشینی هێزەکانی یاساییش ناوخۆمان تەقدیم کرد بۆی کە بتوانین ئەم چاکسازە ڕاستەقینەیە و ئەم چاکردنە لە موچەی هێزەکانی یاساییش ناوخۆدا بکەین. بۆیە توانیمانە لە هەموو پرسەکاندا لە پەرلەمانی کوردستان تەواوی خواستەکان بگەێنین و توانیمانە تەواوی کەم و کورتەکان بە مەلەفێکی واقعی و بە تەواوی بەڵگەوە دیلەکانەوە بگەین لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی و لە حکومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە تیمی ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان دەست پێشخەر و پێشەنگ بووە هەم لە چاکسازی هەم لە گەیاندنی خزمەتگوزاری گشتی و لە هەموو کاتێک گشتا ئەگەر دڵنیا و بێتین لەوەی کە نەمانتوانی بێکە چێشەکان چارەسەر بکەین پانی ڕاستەقینەی خۆمان گەیاندۆ بە حکومەتی هەرێمی کوردستان چێشەکان. بەڵێ دەستخۆش کاکاوڕێ لە بواری ئاوادانکردنەوە لە بواری کاریگەرتان لەسەر چ بڕیارێکە بۆ کە سوودی ڕاستەوخۆی بۆ هاوڵاتیە بوو بێ بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتی هەبوو بێ. بڵێ ڕاستەکەی هەر بۆەوەی سەرەتا پرسیارێکدا ڕاستی کاکاروان کرد لەسەر ئەوەی بۆ ئێمە وەکو معارەزە دەرەکەوین. بەڵێ ڕاستی کاکاروان زۆر بە جوانی وەڵامیدا، وەڵام هەر وەکو ئیزافەیەک بۆ قسەکانی هەر بۆ خۆی پەرلەمان یان بڵێن پەرلەمانتار سێ جۆر ئەرکی هەیە: چاودێریکردن، یاسادانان، دابەشکردنی یا بڵێم جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجە. ئەمە سێ ئەرکە لەوانە. یەکێک لەوانەی کە چاودێریکردن لە حەقەدا چاودێریکردن بۆ خۆی مەعارەزەبوونی حکوومەتە. یعنی تۆ چاودێریکردن تەبعاً ئەبێ چاودێری ئەو کەم و کورتیەکان ئەو گەندەڵیانی کە ڕوئەدا ئەو فەزاحەتانی کە لە هەر وەزارەتێک لە هەر سێکتەرێک لە هەر خاڵێکی سنووری کە هەیە تۆ بێ بەرچاوڕوونی بدەی. یەکەم ئاراستی حکوومەتی بکەی، دووەم بۆ خەڵکی بەیان بکەی، یعنی تۆ نوێنەری خەڵکی بۆیە کاتێک توی ئەم ئەرکە ڕسمیی خۆت ئەم ئەرکەی خۆجێبەجێەکەی لە چاوی هەندی حەزب و لایەن تۆ معارەزە دەرەکەوی. لە کاتێکدا ئێمە شەریکی حەقیقی حکوومەتین و تیمی ئێمە لە حکوومەت هەمیشە بەشداری کاریگەر بۆ لە بڕیارە باشەکان لە حکوومەت. ئەنی هەروەکو بەرچاوڕوونێکی زیاتر کە لەم ڕۆژانە زۆر پەیوەندیمان پێوە کراوە لەسەر ئەوەی کە
ئەو بڕیاری کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە و هەر بۆک وەڵامێکیش بۆی کە ئێمە بە بڕیارە باشەکان ئەڵین باش سەربارەوەی کە بە خراپەکانیش دەسە خەینە سەر هەموو ئەو کەلێن و کەلەبەرانەی کە لە حکوومەتە هەیە. بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران لە سەر پێم وابێ بەڕێز کاقوبات وە لەگەڵ تیمی ئێمە لە حکوومەت و ئەو لایەنانی کە بەشدارن لە حکوومەت بڕیارێک دەرکراوە بۆ تاپۆکردنی یەکەکانی نیشتەجێبوون. ئەم بڕیارە زۆر پەیوەندی پێوەکراوە لەم چەند ڕۆژە بۆی کە هەوکو بەرچاوڕوونێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەکەکانی نیشتەجێبوون شوقا ڤێلا خانوو هەموو ئەوانەی کە سێکتەری وەبەرهێنان دروستی کردووە یان بڵێم کەسانی وەبەرهێن دروستیان کردووە. ئەم یەکانە نزیکەی 167,000 یەکەی نیشتەجێبوونمان لە هەرێمی کوردستان هەیە نزبەیەکی کەمی تقریبا 17,000ێکی تاپۆ کراوە تاپۆی هەیە ئێستا خۆی کێشەی نییە کە گرفتێکی یاسایی نییە بڵێ نزیکەی 150,000 یەکەمان تاکو ئێستا تاپۆ نەکراوە. ئەم بڕیارە بڕیاری حکوومەتە ئێمە دەستخۆشیمان لەیەک لەبەرەوەی کە پێمان وابە بۆ بڕیارێکە خزمەتی هاوڵاتیانەکە لایەنێک کە لایەنی معنەویە لایەنێک لە ڕووی مادیشەوە کۆمەڵک داهات بۆ حکوومەت دەگەڕێتەوە لە بەربەمبرای ئەو گەڕانەوەی ئەو پارێکە گەڕێتەوە بۆ حکوومەت پێشنیارێکمان پێیان داوە بێن ئەم پارەیە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ حکوومەتی ناوەندی بۆ بەغدا نزیکەی موچەی 2 مانگ لەگەڵ ئەو داهاتە ناوخۆیانەی کە هەیە داهاتی خاڵە سووریەکان و نەفت لەگەڵ ئەو داهاتە موچەی 2 بۆ 3 مانگی پێدابی نەکرێت. ئەم یەکانە نزیکەی ئەوەی کە باسم 150,000 تاپۆ نەکراوە کەسودی بۆ هاوڵاتی بەڵێ نزیکەی 101,000 ئێستا خەڵکی تایە بڵێ نزیکەی 49,000 بۆ 50,000 لە کۆتایی تەواوبوونایە بڵێ. ئەم یەکانە بڵێ لە 100 هەر یەکەیەک بڵێ خانوو یان شوقەیان ڤێلایەک لە کاتی تاپۆکردنەکەی بە سعری حەقیقی بازار لە بازار بڵێ ئێمە نرخێکی گشتگیرم بۆ دانابوو تقریبا لەگەڵ حکوومەت لەگەڵ لایانی پەیوەزار بڵێ لەگەڵ دەستەی سەرۆکی دەستەی وەبەرهێنان قسەم کردبوو لەگەڵی لەگەڵ کۆی گشتی بەڕێوەبەری گشتی پارێزگاکان بڵێ لە سلێمانی بنمونە وەربگرین لە خانوو یان ڤێلان شوقەمان هەیە لە سەروی ملیۆنێک دۆلارە با بە زمانی بازار بڵێ 100 دەفتەر ئەوە بێ و 8مانە لە 3 بۆ 4 دەفتەر دەست پێکە. ئەگەر ناوەندی ئەم نرخانە وەرگین 15 دەفتەر یان بڵێن 150,000 دۆلار بۆ یەکەیەک دابنین 3 دەفتەر بۆ 100 دەفتەر ئەوە بۆی ڕوون بێ بۆ هاوڵاتیان. ئەگەر ئەم نمونەی وەربگرین 15 دەفتەر لە کۆی گشتی یەکەیەکی نیشتەجێبوون نزیکەی 50 گەڵابڵی 50 وەرەقەیان بڵین 5,000 دۆلار بۆ حکوومەت دەگەڕێتەوە. کۆی گشتی ئەو داهاتی کە لە حولا لە خەزینەی حکوومەت کۆ بێتەوە لە بەرەمدای تاپۆکردنی ئەم خانوو و شوقە و ڤێلایەنە نزیکەی 750 ملیۆن دۆلارە بۆ هاوڵاتی. یەکەم ئەوەی کە بازم کرد موچەی 2 بۆ 3 مانگی هاوڵاتیانی پێدابی نەکرێ لەگەڵ ئەوە خەڵکێک کە ئەم مەبلەغە پارەی داوە تا ئێستا یەکەکەی تاپۆ نەکراوە لەسەری لە ڕووی معنەوی هەمیشە لە نادڵنیاییە لە بڵێ نیگەرانیایە لە بەڵێ هاوڵاتیان ئەوانەی کە ڕاستە پارە مەبلەغی کەم لە 100 لێ وەرەگیرێ بەڵام لە ڕووی دەرونیەوە بچیتر خاوەنی ئەو خانوویە ئەو شقە و ڤێلایەن بڵێ دەسەڵاتی دەستکاریکردنیان هەیە یان گۆڕانکاری تیا بکەن لە ڕووی دیزاینەوە هەموو ئەمانە هەموو هاوڵاتیان پێ من ئەو لە هاوڵاتیانی کە ئێستا لەم بڕیارە سودمەند دەبن زۆربیان کە پەیوەندیان کردو هەمویان دڵخۆشن ڕاستە مەبلەغێک پارێشیان لێ وەرەگیرێ. بەڵێ چیتر ینی مەسەلە جگە لەو بڕیارە چیترتان ئێمە یەکێک لەو بڕیارانەی ترکە لەگەڵ هەواڵانم لە فراکسیۆنە کۆی گشتی پەرلەمانتارەکان لە ماوەی پێشوو کردو بمان یەکێک بوو لەم خولەی پەرلەمان یەکێک بوو لە یاسا هەرە بەهێزەکان لە ساڵی 92 لە یەکەم بڵێ خولی پەرلەمان تاکو ئێستا یەکەم بڕیار بوو بۆ شێوازە ڕاستەوخۆ هاوڵاتیانی کەم درامەت و هۆشارلی سودمەند بن تابۆکردنی خان و بێتاپۆکان بوون. ئەو ئێستا شۆ دەبواری جێبەجێکردنەوە لە کۆی گشتی قەزا و ناحی و پارێزگاکان ئێستا جێبەجێکری ئەو خانوانەی کە لە گەڕەکە میلی و شعبیەکان ئێستا لەسەریان تاپۆکرێ ئەمان نزیکەی 300,000 خێزان لەو بڕیارەیان بڕێم ئەو یاسایی کە لە پەرلەمان دەرچوو من بۆ خۆم سەرۆکی لیژنەکە بووم سەرۆکی لیژنەی شارەوانی و بڵێ لەوێ ئەو کاتە و پرۆژه یاسامان دەرکە ئێستاوە یەکێک بوو لە یاسا هەرە بەهێزەکان کە خزمەتی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە و زۆر جار ئێمە وەکو کاروان باسی کرد ئێمە 19 پرۆژه یاسامان تەقدیم کرد بەڵام بەداخەوە زۆر جار بە حکمی ئەو زۆر جار باسمان کردو زۆرینۆ کەمینەیەک لە لیژنەکان دروست بووە لە پەرلەمانیش بە حکمی ئەو زۆرینۆ کەمینە ڕێگری کراوە یەکێک لەو پرۆژانەی کە زۆر ینی دەنگدانەوەی هەبوو و پێمان وا بوو خزمەتێکی ڕاستەوخۆیە بە هێزەکانی ناوخۆ بۆ لە کاتی خانشینکردیان بەداخەوە ئێستا بە خزمەتێکی زۆر و نزیکەی بە 220,000 بۆ 300,000 پێم وابێ خانشینە بن ئەمە مەبلەغێکی زۆر کەمە لە چاو ئەو خزمەتەی کە 20 بۆ 25 ساڵ خزمەتی هەیە ئێمە هەڵماندا بوو لە 400,000 خانشینەکەیان کەمتر نەبێ بەڵام بەداخەوە پرۆژە یاسایە هەر ون کرا ئەوە نەمانزانی چی هاتووە بۆ نمونە ئەوەی گرێبەستەکان حکوومەت ڕەزامەندی دابوو نزیکەی 30,000 گرێبەستمان لە هەرێمی کوردستانە
لەو پرۆژە یاسایی کە فراکسیۆنی ئێمە کۆرۆنا تێکیدا والله پەیوەندی بە کۆرۆنانە بە حکوومەتێکیدا بەداخەوە حکوومەت هونی کرد لەی خۆیانی ڕەزامەندیشیاندا بۆ پرۆژە یاسایە کە گرێبەستەکان ئەوەی کە باسن 30,000 وڵاتی لە هەرێمی کوردستان سودمەند دەبوون لەوانەکە دیسانەوە خزمەتێک بوو کە لە 30,000 کەس یان 30,000 خێزان چیدی دوودڵ نابێ خزمەتەکەی بە فیڕۆڕۆکە بەداخۆ ئێستا خزمەت و باشەکە ڕەنگە بۆ حساب نەکرێت. کاک مەریوان لە دوجارە ئێوە وەکو نوێنەرانی کورد وەکو نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە جێ ئومێدی خەڵکی ناوچەدا بڕێنراوەکانن جێ ئومێدی خەڵکی کوردستانن بەگشتی چی ئەکەن لەو ماوەی ماوتانە بەڵێن چی بە هاوڵاتیانە دەنەوەی کە جێبەجێ بێ؟ بەڵێ خۆتان نەزانن ئێمە جارێ بەر هەر شتێک من نوێنەری کەرکووکم واتە نوێنەری ناوچەدا بڕاوەکانم ئەو مەلەفانی کە بەرنامەی ئێمە و بۆ بە بەرنامەی فراکسیۆنەکەشمان کارکردنە لەسەر ئەو پرسە گرنگانەی باسمان کرد جێبەجێکردنی مادی سەوسل لە سەروی هەمویانەوە چونکە ئەمە چارەسەری زەویە کوشتکاڵەکانی بەسەر بەدوایە دێ و چارەسەری با بڵێن ئەو قەزاونەحیانەی کە لە کەرکووکدا بڕاون و چارەسەری کێشەی ئەمنی و چارەسەری کێشەی خزمەتگوزاری و بژانەوەی ژیانی هاوڵاتیانی کورد لەو ناوچانە ئەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرکی سەرەکی خۆی ئەزانێ وێڕای مستحقاتی هەرێمی کوردستان لە لای بەغا وەکو موچە و داهاتەکانی تر کە ئەوانە بوونەتە ئێستا ئێمە جاران کێشەی سەرەکیمان مادی سەوچل بوو بەڵام بەداخەوە ئێستا سیاسەتی نادروستی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کێشەی سەرەکی ئێمە بووە بە کێشەی داهەتە فیدراڵیەکان لەگەڵ هەرێمی کوردستانە کە ئەمە وای کردووە تەواوی شارعی عێراقی کردووە بە دوژمنی کورد بۆیە وەکو باسم کرد فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر تێبینیتان کردبێت دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای سەرهەڵدانیەوە بگرا لە هەموو قۆناغەکانەوە تاکو ئێستا گەڕانەوەی کەرکووک و ناوچەدا بڕاوەکان بووە بۆیە لەو پێناوەیە شۆڕشی دەست پێ کردووە چالاکە عسکەریەکانی خۆی لەبێت جێبەجێ کردووە و هەموو ئەو مەترسیانەشی کە ڕوبەڕووی کورد بوو بێتەوە لەو ناوچانە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکسەر بووە بە قەڵغان و زۆرترین خوێنی وەکو باج بەخشیوێتە پاراستنی ئەمنیەتی ئەو ناوچانە و ئێستاش فراکسیۆنەکەی بە هەمان نەفەسەوە لە پەرلەمانی عێراق کار لەسەر گەڕانەوەی ئەم ناوچانە و پاراستنی مستحقاتی ئەم ناوچانە ئەکات و من لێرەوە داوا ئەەکەم هێزەکانی تریش فراکسیۆنەکانی تریش با بێن کار لەسەر چونکە جەوهەری کێشەی ڕئیسی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە ئەسڵا کورد ناوەند بریتی بووە لە کەرکووک و ناوچەبڕاوەکان کە لە 150 خاکی باشووری هەرێمی کوردستان پێکێنێ ئەگەرم ناوچەیە بگەڕێتەوە عمقی استراتیژی لە ڕووی جیۆسیاسیەوە هی هەرێمی کوردستان زیاترە بێ و تۆ هەم هاوڵاتی وڵاتەکەت مستەقبەلە نەگەر سەر بەخۆی بووی زیاترە بێ ما بەڵێ قوتی مرۆیی قوتی سوپاس ببوورە فشاری کۆنتڕۆڵم لەسەرە کاکاروان میشین زارمەکە کاکاروان دواسەرنجی بەڕێستان بە کورتی بێ سوپاس دەکەم ئێوە بەڵێنی چی بە هاوڵاتیانی خۆتان بە دەنگدەرەکانتان بە لایەنگەکانتانەدەن هەڵبەتە مەبەستم کاکاروانی کۆنتڕۆڵ بوو نەک جەنابتان دووبارە یادی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزە و دووبارە ئەم یادە پڕشکۆیە پیرۆز دەکەم لە تەواوی خەڵکی کوردستان وەکو دواسەرنجی خۆم لە بەرنامەکەی بەڕێستاندا دەمەوێت بڵێم وەک چۆن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستاندا کۆچیکاری سەرسەختی داخوازەکانی گەلی کوردستان بووە لە دەستپێکی دەست بەکاربوونی لە پەرلەمانی کوردستاندا بە هەمان شێوە بە هەمان نمەڵ بەردەوام دەبێت سەرباریەوەی کە ڕێژەیەکی کورسی دیاریکراومان هەبووە سەرباریەوەی کە ئێمە خاوەنی 20 کورسی پەرلەمانی بووین بە لەخۆگرتنی سەرۆکی پەرلەمان بە 21 کورسیەوە توانیمانە زۆرترین پرۆژەکانی پەرلەمانی کوردستان پێشکەش بکەین توانیمانە گرنگترین پرۆژەکانی پەرلەمانی کوردستان پێشکەش بکەین توانیمانە زۆرترین پرسەکان بخەینە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان پەردەی گەندەڵی لەسەر کۆمەڵێک مەلەفی گرنگ هەڵبماڵین و بتوانیمانە لە هەمان کاتیشدا هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بین بۆ جێبەجێکردنی یاسای گرنگ و لە هەمان کاتیشدا هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بین بۆ هەنگاوەکانی داهاتووی بۆ چاکسازی ڕاستەقین لە داهات و لە سەکتەرەکانی حکومڕانیدا ئێستاش دووپاتی دەکەینەوە کە فراکسیۆنەکەیان بەردەوام دەبێت لەسەر منمەتە و بە هەمان شێوەی پێشوکار دەکەین و بەردەوام دەبین لەسەر بەدیهێنانی خواستەکانی گەلی کوردستان و تاوی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا. زۆر سپاس کاکاروان کاک هاوڕێ زۆر دووبارە پیرۆزبایی لە تەواوی کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و
لە هەواڵانمان لە ئەنجومەنی سەرکردایەتی مەکتەبی سیاسی ئەنجومەنی بەرژەوەندەکانی یەکێتی کۆی گشتی ئەو هەموو کادر و مەڵبەند و کۆمیتەکان پیرۆزبایان لەکەین وەکو دواسرنج ئومێ دەکەین حکوومەتی هەرێم چیدی موچە لە کاتی خۆی دابین بکە هەموو ئەو کەم و کورتیانەی کە ڕۆژانە ئێمە لە ڕووی سایت و فەیسبوک و ئەکاونت و تیڤەکان و خینە ڕووە بەیاداشت و بەیاننامە ئاراستی حکوومەتمان کردووە هەموو کەم و کورتیانە چارەسەر بکە بۆی چیدی وەکو ئێمە وەکو مەعارەزە نەبینێت و بڕای بەوە بێت کە ئێمە بەڵێ نوێنەری خەڵکین و بڕای بەوە بێ ئێمە ئەمانوێ حکوومەتێکی خەدوم و خزمەتکار بێ خزمەت بە کۆی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات. زۆر سپاس بۆ بەڕێز کاکاوڕێمە لاستەر ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێز کاک مەریوان نادر ئاخر کۆمنت فەر بۆ بەکورتی بێ. زۆر سپاس لێرەوە ئەمەوێ لە کۆتایی ئەم بەرنامەیە بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان و ناوستدا بڕاوەکان بڵێم تاکو یەکێتی نیشتیمانی کوردستان مابێت دڵنیا بن لەوەی ئێوە داکارێکی ڕاستەقینەتان هەیە هەم لە ناوخۆی کوردستان هەم لە حکوومەتی ناوەندی و لێرەوە بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگی قارەمانەکان و هەموو دۆست و لایەنگرانی یەکێتی ئەڵێم پیرۆستان بێ یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە یەکێتیەکەتانەوە بکەن چونکە بەڕاستی بوونمان مانەوەمان گەشتە سندنمان بندا بە یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز مەریوان نادر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها سپاس بۆ کاروان گەزنەی ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامەمان پێشکەشکردن خواتان لەگەڵ.